فستیڤاڵی گیاباریەکانە لە ناحیەی خورماڵ، ڕێواز، کنگر و بەڕەزا کۆڵ لە دیارترین ئەو گیاباریانەیە لە شاخەکانی ناوچەکەدا هەیە. بۆ نسبەت جای بەهاریۆ بەڕاستی ئەم فستیڤاڵە زۆر زەرورە، ساڵانە دوو مانگ ئەم جای شاخ بەردەوامە بێت. حەز دەکەین هەموو کەس بێ بۆ ئەم فستیڤاڵە لێرە لەم فستیڤاڵە ئەم گشتگیایە بکڕێت. زۆر ئیسیفادەیە بۆ خەڵکی ناوچەکە و دەوروبەریشی. لێرە لە بازاڕیش ئەشیا و کەلوپەلەکەی هەرزانترە تا لە بازاڕا بیکڕی. ئەوانەیە کە فرۆشیارن، ئەوانەیە کە ئەم بەرهەمانە کۆکەنەوە گیابەهاریەکان، ئەو گەشتیارانە و خەڵکەشی کە ئەیەوێ شتێکی دەستکەوێت بەرهەمی لێرە ڕاستەوخۆ ئەیکڕێ، یان دوو دەستی تێ ناکەوێت کابرا بێنێتە بازار بیفرۆشە بە جوملە ئەوان ساڵێکی بخەنە سەر و دیسان بە گرانتر دەستیکەوێت، لێرە ڕاستەوخۆ دابنێت و خەڵکی لێ فرۆشە و شتەکەش گران نابێت و ئیسفادەی لێکا بۆ هەردوو لا باش. لە سنووری پارێزگای هەڵەبجە و هەورامان نزیکەی 20 جۆرگیای بەهاری هەیە و خەڵکی لەم وەرزەدا بە هۆکاری سوودی زۆری تەندروستی لە ژەمەکاندا ئامادەی دەکەن. ئجا دوایێ ئەو گیابەهارانە کنگر ئەوە نییە، بەڵام بەڕاستی بە کوڵاوی بەبێ ئەوی بیکەی بە ڕوودباسی بە کوڵاوی زۆر پرسوودە، ئەوەی هەر زۆر پرسوودە بۆ هەموو نەخۆشیە تا ڕادێ تۆ باشە بە کوڵایی بیخوات باشترە. ئەوەنێ چکەم کاتێکە ئەخرێتە ڕۆنەوە تا ڕادەیەک ئەوەنێ لەوانە سوودەکەی ئەمەە نەبێت، بەڵام کاتێک بە کوڵایی و خوڕێت ئەنیسان باشەکە و هەست بۆ هەموو شتێک باشە. کۆمەڵێ شتی گیابەهاری زۆر کە هەر یەکێکیان بگری لە ڕووی تەندروستیەوە سوودێکی تایبەتی هەیە. بە حکمیەوەی ئەم ناوچەیەش ئێستا بۆتە شوێنێکی گەشتیاری، ئێرە خواستێکی زۆر لەسەر گیابەهاریەکانەیە. ئێسێمە ئەوانەی کە بەیانی لە ناو فستیڤاڵەکە بوون ئێستا گیابەهاریەکان نەماونەوە چاوەڕێیەکەین ئەو کەسانەی کە چوونەتە سەرەوە بۆ گیابەهاریەکان جارێکی تر دۆری سعادە ساعت و نوێکتر بیێنە خوارەوە. فرۆشیارانی گیابەهاریەکان دەڵێن پێویستە ساڵانە لە وەرزی بەهاردا ئەم فستیڤاڵە بکرێتەوە، چونکە گیابەهاریەکان جیاواز لەگەڵ بازاڕەکان نرخی هەرزانترە. ناوچەکەش دەیان شوێنی گەشتیاری واویناواری تێدایە و دەرفەتێکی باشە. گەشتیار لە گەڕانەوەی دایکێک لە گیابەهاریەکان دەباتەوە. فستیڤاڵەکەش لە خورماڵ بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت. سامەر فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، خورماڵ.